یەکەم جارە مزگەوتەکان لە ئەمریکا لە سەردەمی کۆرۆنا ڤایرۆس بەڕووی نوێشکەر و موسڵمانەکاندا دەکرێتەوە پاشەوەی ساڵی ڕابردوو ڕەمەزانێک تێپەڕ بوو بێتەراویح و نوێژی پێنج فەرزەی مزگەوت. کۆمیونیتی موسڵمانان لە شاری هارسنبرگ بەلایەنەوە گرنگە و دڵخۆشیشن. ڕەمەزانی ڕابردوو مزگەوت داخراو بوو، ئەم ناوچەیەش زۆر بەتوندی زیانی بەرکەوت. کاری ئێمە بەر لە هەر شتێک خۆپارێزیە. ئامارەکانی قوربانیانی کۆرۆنا ڤایرۆس لە ئەمریکا گەیشتۆتە نزیکەی 570,000 کەس. لەم شارە بچکۆلەیەش قوربانیەکان کەم نەبوون. ئێستاش مزگەوتەکان ڕەچاوی هەموو ڕێنمایەکان دەکەن نوێشکردن بە ماسکەوە. خەڵک لە هارسنبرگ زۆر هاوکار و دۆستانە شوێن ڕێنمایەکانی خۆپارێزی کەوتون. گروپێکی خۆبەخشیشمان هەن کە چاودێری دۆخەکە دەکەن بۆ جێبەجێکردنی هەموو ڕێنمایەکانی خۆپارێزن. ڕەمەزان لای موسڵمانەکان مانجێکی تایبەتە و ئامادەکاریەکانی سەر سفرەوخوانیش تایبەتن. نوێشکردنیش لە مزگەوت لە ئێستا و ساڵانی ڕابردوو زۆر جیاوازە، وەلێ کردنەوەی مزگەوتەکان تایبەتمەندێتی خۆی هەیە. مزگەوت بۆ ئینسانی مرۆڤ ئیماندار وەکو دڵی مرۆڤ وایە، چۆن مرۆڤ ناتوانێت بێ دڵ بژی ئیمانداریش ناتوانێت بێ مزگەوت بژی. بەڕاستی چێژی مزگەوت ئینسان تی ناکە تا ئەو کاتەی ئیمانت نەبێ. بۆیە ئیشاڵڵا خۆی گەورە خاوەنی ئەو ئیمانە بین کە بتوانین چێژ لەو مزگەوتە ببینین. ساڵانە بەر لە کۆرۆنا ڤایرۆس سفرەوخوانی ئەم مزگەوتە دەڕازایەوە و ڕۆژوش لە مزگەوت دەشکێنرا، وەلی ئێستا سەردەمی کۆرۆنا ڤایرۆسە. وەکو جارانیش ناتوانین ئێمە نوێژ لە تەنیشتیەکە بکەین، با بڵێن 5-6 فیتێک لێکەوە دوورین، ئەوە جیازەیە و بەڕاستی هەر وەکو پاریژ وەکو ساڵانی پێشووتش ناکرێت. ساڵان ئێمە بەرماگمان بێکەوە دەکردەوە، نانمان بەیەکەوە دەخوات، بەڵام ئەوانە ناکەین، بەڵام ئەوەی 5 فەرزەکە نوێژی جەماعی دەکرێت و تەراویەکانیش دەکرێت. سەردەمی ڤایرۆسێکە گۆڕانکاری لە زۆر کایەدا هێناوەتە گۆڕ. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری هارسنبرگ لە ویلایەتی ڤێرجینیا.